خۆشەویستان ئەمڕۆ دەمەوێت باسی بابەتێکی زۆر گرنگ بکەم ئەویش لاوازی سێکسیە لە پیاواندا. هەڵبەتە لاوازی سێکسی لە 140 پیاوان تووشی دەبن. پێویستە ئەو چارەخوازێک کە تووشی لاوازی سێکسی بووە پشکنینی تەواوی بۆ بکرێت بۆ ئەوەی هۆکاری لاوازێکە بدۆزرێتەوە و چارەسەری تەواوی بۆ بکرێت. بۆ نمونە چەند ڕۆژێک پێش ئێستا چارەخوازێک سەردانی کردین بۆ ماوەیەکی دوور و درێژ تووشی لاوازی سێکسی بوو. دوای پشکنینی تەواو دەرکەوت کێشەیەک هەیە لە خوێنهێنەر و خوێنبەری چووکە. بۆیە بڕیارماندا نەشتەرگەری بۆ بکەین. ئەویش نەشتەرگەری چاندنی دەعاماتە کە ئامێرێکی تایبەتە چارەسەری لاوازی سێکسەکە دەکات. دەتوانم بڵێم لە 90 پیاوان زۆر مقتەنەئن ڕازین بەو دەعامەیە کە کاری سەرجەیی پێ بکەن بە هیوای سەلامەتی بۆ نەخۆشەکەمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.